یاری کۆتایی خولی گوندەکانی هەورامان و شارەزۆرە گەورە و بچووک خەڵکی گوندەکانی ناوچەکە هاتوونەتە یاریگەی ئاوایی ڕۆستەمباگ تا لە نزیکەوە تەماشای یاری کۆتایی خولەکە بکەن. لە کەشوەوایەکی تەواو سروشتی و قەرەباڵغێکی زۆری یاندار تایم یەکەم یاریەکە دەستی پێکرد لە نێوان گوندەکانی یانەی قوڵ و یاڵان پێ لە پاش چەندین نێرێژ بۆ سەر گۆڵی یەکتر، بەڵام تایمی یەکەم بێگۆڵ کۆتاییات. لە نیوەی تایمی یاریەکە هاندەرانی یاریگاکە نوێژی عەسریان بە کۆمەڵ لە ناو یاریگاکەدا ئەنجامدا. لە تایمی دووەمی یاریەکە و لە خولەکی هەفتە تیپی یانەی قوڵ لە ڕێگەی یاریزان ڕابەرمادێح لە ڕێگەی لەدانێکی سوچەوە بە لێدانی سەر گۆڵی پێشکەوتنی تیپەکەی تۆمار کرد و بەو تاکە گۆڵە تیپی گوندیانەی قوڵ بووە پاڵەوانی خولی گوندەکانی هەورامان و شارەزور. سەرەتا بە ناوی خوا سپاس و دەستخۆشیمەیە بۆ خەڵکی گوندی ئاوایی کە هەستاون بەکردنەوەی ئەم خولە، هیوادارن بەردەوام بێ هەموو ساڵێ. یاریەکی زۆر ئازبەرزمان پێشکەش کرد، سپاس بۆ خوا. یاریەکی برایانە لەگەڵ تیپی یاڵان پێ کە هەموویان برا و ئەزیزی ئێمەن، هەردووکیشمان سەرکەوتوین. ئێمە لە ناو هەژدەتی پاگەشتی نەکۆناغی کۆتایی هەردووکمان یەکەمین، هیچ فەرقی نییە. هاندەرانی ناو یاریگا دڵخۆشن بە جۆش و خۆشی چین و توێژەکانی ناوچەکە بۆ وەرزش. دەڵێن لە مێژوودا خەڵکی ناوچەکە وەرزش کۆی کردوونەتەوە و پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و هۆکارێکیشە بۆ فتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی. کەناڵەکەتانەکە من وەکو ئەنجومەنی گوندی خێڵحەمە پێخۆشحاڵم کە ئەم ساحە کراوەتەوە، ئەم یاریگا دروست کراوە و ئەمجارە پێشخۆشحاڵم کە ئەو تیپەی هانەی قوڵ گۆڕێکیان کردووە. یەکێک لە سەرپەرشتیارانی خولەکە سەرکەوتنی خولەکە ڕادەگەێنێت و دەڵێت بەبێ کێشە و گرفت سەرجەم یاریەکان ئەنجام دران و بە ساڵانی ئایندا خولەکە باشتر دەکەنەوە. خولەکەمان سوپاس بۆخوا سەرکەوتنێکی گەورەی بۆ دەستێناوە بۆ سێم ساڵە لەسەرێک ئەم خولە ئێمە بەردەوامی پێدەین بەبێ ئەوەی هیچ کێشەیەک دروست بێت بە پێچەوانەی ئەوەی کە ئەبینی لە یاریگاکانی تردا کێشە ڕووەدا. خولی گوندەکانی هەورامان و شارەزور هەژدە تیپ بەشداریان تێدا کردبوو. سێم ساڵە خولەکە لە یاریگای خۆڵ و کەشێکی سروشتی و ئامادەبوونی سەدان هاندار بەڕێوە دەچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەورامان.